خۆشەویستان ئێمە هەمیشە فێرکراوین لەسەر ئەوەی کە پێویستە تەبابین خۆشەویستی و هاوکاری لەناو یەکتردا بڵاو بکەینەوە. جا ئەمە هەم لە زۆر جار ئاینی پیرۆزی ئیسلام وەرمانگرد و هەم لە کولتور و لە نەتەوە و لە پەروەردەی خۆمانە ئەم بنەمە جوانانە فێر بووین. بەڵام زۆر جار دەبینین دەستێکی نەشاس کەسانێکی نابەرپرس دێن و ئەم پرسانە بەیەکدا دەدەن بۆی کە ئاشتەوایی لەناو تاکەکاندا تێک بدەن و بێگومان ئێمە کەسانێکمان هەن کە هەر یەکە لە سێکتەری خۆیان و لە کاری خۆیان ڕۆڵ ئەگەڕێ بۆی کە دەستگیرۆیی بێ بۆ ئەم ئاشتەواییەوە ڕۆڵێکی گرنگ بگەڕێ لەناو کۆمەلگادا و لە نێویشاندا مامۆستایانی ئاینی هەمیشە یەکێک لەوانەی کە ڕۆڵیان هەبووە لە ناو کۆمەلگای کوردیدا. ئێمە چەندین کەڵە پیاوی گەورە و زانای کوردمان هەیە کە زانای ئاینی بوون و هەتاوەکو ئێستاش باس ئەکرێنەوە. تەنانەت شاعیرە گەورەکانمان هەمویان کەسانی ئاینی بوون. کاتێک باسی پێشەوە قازی محەممەد دەکەین ئەویش کەسێکی ئاینی بۆ ئەمانە ئەومان بۆ دەسەلمێنێک کا کورد بە درێژایی مێژوو هەم مسلمان بۆ هەم بابەتە نەتەوەیەکانی بابەتە نیشتیمانیەکانی پاراستووەوە ڕۆڵی گێڕاوە تێیدا. بەڵام لێرە و لەوێ زۆر جار ئەم پرسانە تێکەڵ بە یەکتر دەکرێتەوە لە جاتی ئەوەی کە ئێمە هاوکاری یەکتر بین کە دەستگیرەوەی یەکتر بین تەبابین لەناو یەکتردا ئەوە پەنا بینە بەر ناشرینترکردنی یەکتر بەرامبەر بە جنێودان و قسەی نەشیاو کە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە شوێنە جیاوازیەکان ئەم بابەتانە دەوروژێنرێ و ئەومان لەبیر دەشێتەوە کە پێویستە ئێمە ڕێز لە یەکتر بگرین و ئەگەر بیرڕایەکی جیاوازیشمان هەبێ ئەم پێکدادانە و ئەم جۆرە لە قسانە ڕنگ نەدادەوە تیاماندا. باسیێن بابەتە دەکەین با میوادارەی بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا مامۆستای ئاینی کە ڕاستەخۆ لە شاری هەولێرە لەگەڵمانایە. مامۆستا سڵای خوات لێبێ و کاتت باش. کاتێک باس لە پاراستنی ئاشتی کۆمەڵایەتیەکەین مەبەستمان لێ چییە و کێن ئەوانەی ڕۆڵ لەم بابەتە دەگێڕن؟ بەناوی خوای گەورە و میهرەبان حەمد و سوپاس و ستایشی بێپایان بۆ زاتی پاکی خودای میهرەبان. درود و ڕەحمەتی خوا دابارێت بەسەر گیانی پاکی پێغەمبەری سەردار و سەروەر و ئازیزمان و بۆ خانەوادەی ئازیز و هاوڵانی بەڕێزی و شوێن کەوتوانی تا ڕۆژی پەسڵان. سەلامی خوای گەورە لە جەنابیشتان بێت و هەموو کاتێکتان پڕ بێ لە خێر و خۆشی. خۆشحاڵم کە لە خزمەتتانم. بێگومان ئاشتی کۆمەڵایەتی سلمی ئەهلی بابەتێکی گرنگە و هەموو کۆمەڵگە مرۆڤاتی بەگشتی بە دوایدا وێڵە، چونکە ژیان ئەگەر چێژێکی هەبێت مانایەکی هەبێت دوای ئەوە کە ئینسان خوای خۆی دەناسێت بێگومان لە ئاشتی کۆمەڵایەتیدایە. وی هەمیشە یەکێک لە ئەو با بڵێن کارانەی یان ئەو ئامانجانەی کە ئیسلام لە پێناویدا هەوڵیدا و کاری بۆ کردووە بریتە لە تەوفیرکردن و دابینکردنی ئاشتی کۆمەڵایەتی. لە کاتێدا کە ئاشتی کۆمەڵایەتی هەبێ تاک بە تاچی خەڵک هەست بە ئارامی دەکات، تەنانەت خانەوادەکان خێزانەکان پارێزراو دەبن و ئینسان ئەزانێت چۆن کار دەکات، چۆن دەژیت، لەکوێ دەژیت. بەڵام کاتێک کە ئاشتی کۆمەڵایەتی دەکەوێتە مەترسی بێگومان ژیانی خەڵک دەکەوێتە مەترسیەوە. بۆیە بەلای ئیسلام و شتێکی گرنگە بایەخدارە ئەوەش کە ئاشتی کۆمەڵایەتی بریتە لەوە کە هەر کەسە، هەر مرۆڤێک، هەر تاچێک یان هەر خێزانێک، هەر کۆمەڵگەیەک بە ئاشتی بژین، مەترسیان لەسەر نەبێت، تەبایی هەبێت، احترام و ڕێز لێگرتن هەبێت، خەڵکیان هاوڕا و هاوسۆزە بۆ یەکتری، یاخود لای کەمی کە ڕێز و تەبادولی احترام هەیە لە بینیاندا. ئەگەر ئاشتی کۆمەڵایەتی کەوتە مەترسیان نەما ئەو کاتە ژیان نامێنێت، ژیانی کە شایستە ئینسانە نامێنێت. ئەوانشی کە زۆر با بڵێن ڕۆڵی گەوریان گێڕاوە لەو بارەوە وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد ئەوەیە زانایانی ئیسلامن، مامۆستایانی ئاینین، ئەوانەی کە ئێمە پیانەڵێن مەلا لە ڕاستیدا دەور و ڕۆڵێکی کاریگەریان بووە لە پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی، بەڵکو هەوێنی ئاشتی کۆمەڵایەتین تا ئەم لە حەزەیەش کە ئێمە تێدا دەژین. بەڵام وەکو دیسان جەنابتان ئاماژەتان پێکرد مەیدانی سۆشیال میدیا طبعاً مەیدانێکی فراوانە و
هەموو کەسێک ئەتوانێت دەستی خۆی بخاتە ناو و قسەی خۆی تێدا بکات و ئەوانە، بەڵام بەداخەوە کە ئینسان نەزانێت پێی وابێ ئەو مەیدانە مەیدانێکە ئەوەی کە لەوێ قسە دەکە هەمووی دڵسۆزە، هەموو کەسی ناسراوە، هەموو کەسی ئەزمون کراوە، هەموو کەسانی ڕازگۆن. ئەوە یعنی ئەگەر ئینسان وا تەماشا بکە تووشی بەلاڕێدا چوون دەبێت و لە خۆی تێک دەدا، چونکە کۆمەڵی خەڵکان بێگومان کۆمەڵی قسە دەکەن، کۆمەڵێک ڕەنگە پۆستیان هەبێت، ترندیان هەبێت یان تەغریدیان هەبێ، لە نەتیجە دش بێ لەگەڵ ئاشتی کۆمەڵایەتی. مامۆستا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باز لە ئاشتی کۆمەڵایەتی و بڵاوکردنەوەی ئاشتی کراوە؟ ئێمە ئاەتێکمان هەیە ئەڵڵا سوبحانە وتەعالە ئاماژە بە ئیمانداران با بڵێن فەرمان بە ئیمانداران دەکات. مسلمانان طبعا لای هەموو کەسێ ڕوونە لە دنیادا حەق هەیە باتڵ هەیە، ڕۆشنایی هەیە و تاریکی هەیە، ململانەیەک هەیە هەمیشە لە نێوان نور و ظلماتدا، لە نێوان حەق و باتڵدا، لە نێوان بەرەی پێغەمبەران و بەرەی ئەوانەی شوێنکەوتوی شێتانەکانن. بەڵام هەمیشە ئیسلام هانی ئەو کەسانی داوە کە شوێنکەوتوینی دەستیان پێوەگرتووە، قەنەعەتیان پێهاتووە، شوێن ئیسلام کەوتون، هەمیشە لەگەڵ ئاشتیا بن. یا ئەیها الذین ئامنوا، ئەی ئیماندارینە، ئێوە هەمووتان، یا ئەیها هەموو خەڵک بەگشتی خوا پێمانە فەرمێ ادخلوا في السلم كافة، هەمووتان بچنە نێو ئاشتیەوە، واتە هەمووتان بەلای ئاشتیدا بڕۆن، بەلای ئەوەدا بڕۆن کە سیلم هەبێت، کە سیلم بێگومان یەکێک لە معنە گەورەکانی بریتە لە ئاشتی. و هیچ کاتێک مسلمان بەلای شەڕدا ناڕوە، حەزی لە شەڕ نییە، مەگەر شەڕێک لە پێناو نەمانی شەڕ بێت، مەگەر شەڕێک زامنی ئاشتی کۆمەڵایەتی بێت. بۆیە سیلم و ئاشتی هەیە. ئێمە تەماشا دەکەین پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە مەکە 13 ساڵ لە مەکە بوو، 13 ساڵ دەعوەی کرد، بانگەوازی کرد، بەبێ ئەوەیە کە هیچ باسی با بڵێن ئەو بابەتە بکرێت جگە لە ئاشتی و ئاشتەوایی. دواتریش هەر ئاوا بۆم جۆرە هاتووە، لە هەر قۆناغێکدا دەرفەتێک بوو بێ بۆ ئاشتی، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ئاەتەی خوای پەروەردگار جێبەجێ کردووە وإن جنحوا للسلم فاجنح لها وتوكل على الله. هەمیشە ئینسان لەگەڵ ئاشتیدایە، بە تایبەتی لەنێو کۆمەڵگەیەکدا کە سەرنجام و مەسیریان بێکەوە بەستراوە، ژیانیان بێکەوە بەستراوە، خاوەنی یەک ئاون، خاوەنی یەک خاکن، وەکو باسم کرد نەتیجە و مەسیری ئەو خەڵکە بێکەوە مربوطە، پەیوەستە. ئەمانە زۆر زۆر گرینگە کە ئاشتی کۆمەڵایەتی لە نێوە خۆیاندا نەک هەر دابینیکەن، بەڵکو بیپارێزن، هەر کەسە و لە لای خۆیەوە، لە شوێنی خۆیەوە، بە بیر و بۆچوونە جیاوازەکانیشەوە با بڵێن پارێزگاری لە ئاشتی کۆمەڵایەتی بکەن. ئەگینا بێگومان هەمویان لە سەرنجامدا زەرمەند دەبن و ئەوەی هەشیانە لە دەستی دەدەن. مامۆستا لە ئێستادا پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان بەرامبەر بە پرسە ئاینیەکە بەراورد دەکرێتەوە و لێک جیاکرێتەوە. لە کاتێکا من کە کوردێکی مسلمانم بۆ دەبێت کەسێک کە باوەڕی بەخوانیە بێت پرسی نەتەوایەتی بە من بفرۆشێتەوە، پێی وابێ منێک کە مسلمانم ئینتیمان بۆ نیشتیمانەکەم بۆ خاکەکەی خۆم نییە و ئەم پێکدادانە و ئەم جۆرە لە ناکۆکی کە ئێستا ڕووی لە مسلمانان کرد و جۆرێک لە فیتنەیە کە بڵاو بۆتەوە لە ناو هەموو بەرەکانی ناو خەڵک و کۆمەڵگادا، چ کاریگەریەک لەسەر ئاشتیە کۆمەڵایەتیەکە دروست دەکات؟ کوردایەتی یان نەتەوە گەرێتی وە سۆزی نەتەوە و نیشتیمان و پەرۆژبوون و لە خەمدابوون ئەگەر تەنها بریتی بێت لە دروشم و قسەی بریقەدار، ئەوە ئەهلی دین مسلمانان ئەم جۆرە هەستەیان نییە. ئێمە تەنها دروشمان نییە، تەنها قسەی بریقەدار و ڕەونەقدارمان نییە. سۆزی نەتەوەیی و پەرۆشی و خەمخۆری بۆ خاک و خەڵک و نیشتیمان بریتیە لە هەستێکی پاک لە ناخی ئینساندا، پاشان کردداری چاک و گفتاری پاک. لە ڕاستیدا ئەهلی دین، ئیمانداران، مسلمانان، ئەهلی مزگەوت،
ئەوانەی کە ملتەزیمن، ئەوانەی کە پابەندن بە ڕێنماییە دینیەکانیانەوە، ئەمانە لە هەموو کەڵسێ زیاتر دڵسۆزترن بۆ خاک و خەڵک و نیشتیمانی خۆیان، چونکە لە خەمی ئەمانی خەڵکن، لە خەمی ئیمانی خەڵکن، لە خەمی سەلامەتی خەڵکن، لە خەمی سەلامەتی خەڵکن، لە خەمی کەرامەت و ئابڕووی خەڵکن، لە خەمی نانی خەڵکن، لە هەموو ڕوویەکەوە. و کوردایەتی ئەم جۆرە کەسانە کە ئەهلی مزگەوتن، کوردایەتی ئەوان بەس لە ڕۆژێکدا دەرناکەوێت کە خەڵکێکی دیکە نەتەوەیەکی دیکەی غەیری کورد ڕوبەڕوومان دەبێتەوە، بەڵکو کوردایەتی ئەوان بەردەوامە هەموو کاتێک بەوە کە ڕازگۆ لەگەڵ دەوروبەریان ویستی چاکیان هەیە، مەبەستی باشیان هەیە، قسەی خێر بڵاوەکەنەوە، یارمەتیدەری خەڵکن، یارمەتیدەری خەڵکێک کە محتاجن پێویستیان پێیانە، خەڵکێک کە هەژارن، کە خەڵکێک کە فەقیرن، یعنی نەتەوەی بوونی خەڵکی مسلمان ئەهلی ئیمان بە جۆرێکە کە خەڵکی دیکەی کە هیچی لە باردا نییە، نە مێژووی هەیە، نە لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێگەی هەیە، تەنانەت خێزانی لە دەستداوە، ئەوە بێت لانی کۆمەڵایەتی یان لانی نەتەوەی بە من بفرۆشێتەوە، مزایدە بەسەر من و مسلمانان و ئەهلی مزگەوت و مەلا و زانادا بکات، لە ڕاستی شتێکی زۆر ناواقعیە، زۆر نامەعقولە. ئەوەی کە خزمەتی کۆمەڵگەی کردووە، خزمەتی نەتەوەی کردووە، خزمەتی مێژووی ئەم میلەتەی کردووە، خزمەتی ئەدەبی کردووە، خزمەتی دینەکەی کردووە، خزمەتی با بڵێن ئەو پەیوەندبوونە کۆمەڵایەتی کردووە، خزمەتی کللتوری کردووە، خزمەتی ئەوەی کردووە کە کورد وەکو خۆی بمێنێ، ڕەغمی ئەو هەموو هێرش و ئەو هەموو پەلاماری کە کراوە بۆ سەر میلەت، ئەوەی کەوەی کردووە ئەم میلەتە ئەو کوردە وەکو خۆی بمێنێ، بەشێکی زۆری پشکی شێر بەبەر زانایان و ئەهلی مزگەوتەکەوێ. بۆیە ئەمان لە ڕاستیدا لە پەنای کۆمەڵی خەڵکان، لە پەنای با بڵێن جوڵاندنی هەستی نەتەوەی خەڵک بە حیساب دانەوێت لە دین بدەن. بۆیە هەمیشە ئەڵێن ئێمە بەر لەوە کە مسلمان بین کوردین، بەر لەوە کە مسلمان بین کوردین، کە لە ڕاستیدا مسلمانێتی و کوردایەتی دووشتی لێک جیاوازن، بەڵام دووشتی دش بەیەک نین، دووشتی دش بەیەک نین تا بڵێن من خاڵی یەکەم ئەوم خاڵی دووەم ئەوم، من لەو کاتەدا کە کوردم مسلمانم، بەڵام کورد جەعلێکی خواییە، خوا وەکو نەتەوەیەک منی بە کورد خەڵق کردووە، بەڵام ئیسلام و مسلمانەتی بەرنامەیە، من چۆن کوردایەتی دەکەم، من چۆن ژیان دەکەم، من چۆن کەسابەت دەکەم، من چۆن ژیانی کۆمەڵایەتیم دەکەم بە پێی ئیسلام، هەموو شتێکم بە پێی ئیسلامە. کە دەڵێ من کوردم ئینجا مسلمانم، عەرەبێکیش دەڵێ من عەرەبم ئینجا مسلمانم، تورکێک بڵێ من تورکم ئینجا مسلمانم، لە نەتیجە ئیسلامەتی بە دوور دەخەنەوە کە ئەم ئیسلامە خوا ناردوویەتی وأن يحكم بينهم بما أراك الله. خوا سبحانه وتعالى قرآني ناردوه حكم لبين من دابك قومكان قلكان هوزكان عشيرتكان شاركان قندكان هميان ببي شريعتي خوا بلي من كردم وكو جعلي شي خواي بلام إسلام حكم مدكا بو معنيك دادوريم جياني من ببي إسلام قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. زۆر باشە مامۆستا لە ئێستادا کە ئاوا دووبەرەکی و لێکدانەوەیەکی نادروست هەیە بۆ هەردوو بابەتی نەتەوایەتی و ئاینی، ئایا دەبێت پێگە و ڕۆڵی مامۆستایانی ئاینی لەم کاتەدا چۆن بێت و چۆن ڕۆڵ ببینن؟ مامۆستایانی ئاینی زانایانی مسلمان، مەلایانی کورد، ئەلحەمدولله دڵسۆز، خەمخۆر، خاوەنی پەرۆشی بۆ میلەتێکی خۆیانن. باوەڕ ناکەم هیچ توێژ و شەریحەیەکی دیکە هەبوو بێت بە ئەندازەی زانا و مەلایانی کورد خزمەتی کوردی کرد بێت لە هەموو بوارێکدا، بە تایبەتی لە بواری ئاشتی کۆمەڵایەتی و ڕەهەندە نەوتەوەیەکاندا. زانانی ئیسلام ئێستا طبعاً هەمومان هەستەکەین دەزانین دەستێک هەیە ئەیەوێ وا پیشان بدا وا وێ نابکات کە زانایان مەلایان کەسانێک نین لە خەمی میلەت و نەتەوەی خۆیان بن. کێن ئەم با بڵێم محاولات و هەوڵانە دەدەن؟ کەسانێکن کە هیچ سوودێکی کۆمەڵگەیان نەبووە جگە لە دروستکردنی دووبەرەکی و نانەوەی ئاژاوە و دروستکردنی کۆمەڵێک شت کە لە نەتیجەدا مەترسی ڕاستەوخۆ لەسەر ئاشتی کۆمەڵایەتی بووە، جگە لەو بابەتانە هیچ خزمەتێکی دیکەی مرۆڤایەتی و بەڵکو کۆمەڵگەی کوردیشان نەکردووە. ئەمانە دەیانوێت پێمان بڵێن کە زانایان
دژمنی میلەتەکەی خۆیانن کە لە ڕاستیدا ئەگەر زانایان دژمنی میلەت بن ئەو میلەتە هیچ دڵسۆزێکی نییە. مامۆستایانی ئێمە زانایانی ئێمە مەلایانی کورد لە خزمەت بوون لە خزمەتی میلەتی خۆمان بوون لە هەموو قۆناغەکان لەگەڵ تاچی کورد بوون لەگەڵ خێزانی کورد بوون لەگەڵ کۆمەڵگەدا بوون خەمخۆر بوون بۆ ئەو میلەتە گریاون لەگەڵ خۆشیەکانیاندا هاو ئاهەنگ بوون لە خەڵکی خۆیان دانەبڕاون پەروەردەکراوی کۆمەڵگەیەکی دیکە و شارستانێتێکی دیکەی غەیری کۆمەڵگە و شارستانێتی خۆمان نەبوون هەمیشە لەگەڵ ئەو خەڵکی خۆمان بوون بەبێت دابڕان بە خۆشی و بە ناخۆشی لە هەموو حاڵەتێکدا لەگەڵ میلەتی خۆمان بوون. بۆیە لە ڕاستیدا زانایانی ئێمە مامۆستایانی کورد زانایانی کورد لەوە گەورەترن خەڵکی دیکە ئیملاعاتیان بۆ بکات و شتیان بەسەدا بخوێنێتەوە فێریان بکات چ دەکات چ ناکەن ئەمان دەزانن کە خزمەتکاری میلەتی خۆیانن بۆیە میلەتیش ڕێز و حرمەتی زۆر لە زانایان دەنێت. یعنی ئێستا چەند محاولە دەکرێت کە تەشویهی سوڕەی زانایانی ئیسلام بکرێت ناشرین بکرێن بەڵام کەچی زانایانی ئیسلام هەر ڕێز و شکۆی خۆیان هەن هەبووە لەناو کۆمەڵگەدا خەڵک ڕێزیان لێ دەگرێت بۆ چونکە خەڵک دەزانن مامۆستایان و زانایان و مەلایان چەندە دڵسۆزی خەڵکن و ئەمەش ئەرکە نەک منەت بێت ئەرکە لە سەریان کە دەبێت بەم جۆرە بن چونکە چێ زیاتر خوا بناسێ دەبێت زیاتر بۆ خەڵک دڵسۆز بێت. مامۆستا ڕۆڵی تاکەکان چین و توێژە جیاوازەکان لە بوونی ناسەقامگیری کۆمەڵایەتیدا دەبێت چی بێ لە ئێستادا کە دەبینین ئەم بارودۆخە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە دەبینین بەشێک لە کوردان ئێستا ئاوارن و لە بارودۆخێکی ناخۆشدان هەڵوێستی جیاواز هەیە ئێمە لە ئێستادا پێویستە چیمان پێ بکرێیان چی بکەین وەکو موسڵمان وەکو کورد کە بەدەم هاوزمانانی خۆمانەوە بەدەم هاونیشتمانانی خۆمانەوە بین. والله طبعا لە حاڵەتی نەئاسایی وەکو ئەو ڕۆژگاری ئێستامان بێگومان ئەوەی کە پێویستمان پێێتی ئەوەیە هەموو تاچێک هەموو کەسێک لە شوێنی خۆی هەست بە مەسئولیەت و بەرپرسایەتی زۆر بکە وەکو ئەوەی کە خەمی گەورە ئەو بابەتە خەمی منە و بەتەنها دەبێت هەر کەسە ئاوا تەماشای بابەتەکان بکات. ئێمە پێویستیمان بە دڵسۆزیە پێویستیمان بە پەخشکردنی خۆشەویستی و ڕێز و حرمەتە بۆ خەڵک ئەوانەی کە لەم باشوورە لە باشووری کوردستان ڕق و چینە بڵاوەکەنەوە لە خۆشویستن و پەرۆشیان بۆ کوردانی ڕۆژ ئاواش درۆ دەکەن. هەر کەسێک لەگەڵ دەوروبەری نزیکی خۆی ڕازگۆ نەبێت کەسێکی بەڕەز نەبێت کەسێکی صادق نەبێت دڵسۆز نەبێت لەگەڵ خەڵکێکی دیکەی دوورتریش بێگومان ناڕاستە نادڵسۆزە ئەوەشی کە دێڵێت تەنها بانگەشەی بێبەڵگەیە. بۆی ئەوەی کە گرینگە هەر تاچک لای خۆمان هەست بۆ بکە کە ئەم قۆناغێکی هەستیارە بە تایبەتی ئێمە میلەتی کورد یعنی ئەوە نییە کە خاوەنی کیانێک بین خاوەنی ئەو کیانش خاوەنی سیادە و سەروەری خۆی بێ بەڵکو میلەتێکی کە دژمنانی ئیسلام دژمنانی مسلمانان پەرتیان کردوین پەرشیان کردوین دابەشیان کردوین هەر بەسەر کۆمەڵێک وڵاتی مسلماندا بۆ ئەوی لە نێو مسلماناندا لە نەتیجە لە نێو مسلماناندا شەڕ و ئاشوب هەبێ فیتنە هەبێ نەگەن بە نەتیجە هەر ئەو وڵاتانەی کە ئێمەیان با بڵێن دابەش کردووە بەسەر چەند وڵاتێکدا هەر ئەوان ئەتوانن لەم کاتەدا هەر ئەمڕۆ نەک بەیانیش هەر ئەمڕۆ دەوڵەتێکمان با بڵێن دەوڵەتی سەر بەخۆی کوردی ڕابگێنن بەس نایکەن دەشتوانن بیکەن هەر وەکو بینیمان زۆر بە ئاسانی لە خلالی چەند سەعاتێکدا سەرۆکی وڵاتێکی خاوەن سیادیان ڕفاند و دنیاش چ قسەی نەکرد دەزانین ئێمە دعني چی دەکەن و چی دەگوزارن نایکەن بۆی دائیمەن ئاشوب هەبێ فیتنە هەبێ لە نێوان میلەتانی مسلماندا جاوی کە گرینگە ئێمە ئەم خاکە کە قیمەت و بەهای هەیە خاک بەوەی خەڵکەوە بەهای هەیە کوردستان کە ئێمە زۆر خۆشمان دەوێت بۆ چونکە خاشی کوردانەوە تا لەبەر کوردایەتێکەیە ئێمە دەبێت بزانین دیفاعکردن لە خاک دەبێت ئەوەشی لەگەڵ بێ دیفاعکردن لە دینیشی لەگەڵ بێ چونکە تۆ تەماشا بکە ئەگەر دین نەما دین لە نێو کۆمەڵگەدا نەما شتێک نامێنێ بە ناوی کەرامەت شتێک نامێنێ بە ناوی ویژدان ئیمان ویژدان بێکەوە پەیوەستن شتێک نامێنێ بە ناوی ڕێز و حورمەت ئەو کاتە جەوێک دروستە بێ فەزایەکی پڕ لە فەوزا دروستە بێ ئێمە هەمومان دەبێ ئاگامان لێ بێ لەم حاڵەتانەشدا کە ئاشوب و فیتنە دروستە بێ شەڕ و ناخۆشی حاڵەتێکی نەئاسایی دروستە بێ ئاگامان لە قسەی کۆمەڵی خەڵک بێت کە هەمیشە
یانوێ ئەو بابەتە بقۆزنەوە بۆ ئەوەی ئاشتی کۆمەڵایەتیمان تێکدەن و تەعندەن لە دینەکەمان و خەڵکێکی دیندار و ئەهلی مزگەوت وێنەیان ناشرین بکەن. خوای گەورە هەموو لایەکمان پارێزراو بکات. بەڵێ سپاس بۆ مامۆستا حەسەن عەبدوڵڵاه مامۆستای ئاینی کە لە هەولێرەوە لەگەڵمانە بووین. سپاس دەکەین مامۆستا.